خۆشەویستان بەردەوامین دوا گفتوگوی ئەمڕۆمان لەگەڵ دوو هاوڕێی عەزیزمان دوو هاوکارمان لە دەستگای میدیای کورسات پێشکەشکارانی بەرنامەی بنەوشە و هەروە ئامادەکارانی بەرنامەی بنەوشە لێرە لەگەڵمان سبەی فستیڤاڵی بنەوشە لە شاری سلێمانی بەڕێواچێ گفتوگۆکەین لەبارەی فستیڤاڵەکەەوە هەردوو هاوڕێی عەزیزم سرۆ باخچە لێرەن زۆر بەخێر بێن. زۆر سپاس و بەیانی باش. بەخێر بێن بۆم ستۆدیۆیە. زۆر سپاس. بەخێراتن سەرچاو. سروە لە تۆ دەست پێ بکەین. سبەی فستیڤاڵی بنەوشە بەڕێواچێ فستیڤاڵەکە چییە ساعەت دەست پێکا کێ توانێت هەیە بەشدار بێ؟ زۆر باشە سڵاو لە تۆ بەیانیت باش بەیانی و بینەرە ئازیزانش کە سەری بەرنامەکەتان یعنی بەرنامەکەمانەکەن ڕاستەکەی زۆرم پێ خۆشەکە لە کۆی هەموو بەرنامەکانی کورسات ئێمە توانیمانی بیکەنە منبەرێک و بۆی کە زانیاری باش ببەخشین بە هاوڵاتیانمان. ئێمە سبەینێ سعات 11 دەست پێ ئەکات کاتژمێر 11 لە لایڤین یعنی بە شێوەیەکی زیندوو دەست پێ ئەەکەین و تا 6 ئێوارە دواتریش یعنی بەردەوام ئەبێت بەڵام لایڤەکە هەتا ئەو کاتەیە. تر فستیڤاڵەکە خۆی لە کۆکردنەوەی ئەو ژنانە ئەگرێتەوە کە ڕاستیەکەی کە بە چەند قۆناغ دابش ئەبن بەسەر بەرنامەکەیە و دیبێتی زۆر زۆر جیاوازمانە بێت بازاڕی تایە. ئیتر کۆی شتەکان حەزەکەی بە پرسیار پێ بڵێکە لە هایکرێستا لە هایکرێست باشە هاتنیش بۆ هەمووانە هاتن بۆ هەمووانە هەموو کەس دەتوانێت بەشدار بێ پیاوان یان شنانی جیاوازیمان نییە بەڵام بە جلوبەرگی ڕەسەنی کوردیەوە چونکە خۆتەزانی ئێمە یەکێک لەو بەرنامانە بووین کە بەڕاستیمە هەوڵمان یاوە بۆ زیندووکردنەوەی ڕەسەنایەتی و کوردایەتی و ئەو بەها جوانانەی کە لە بەتایبەتی لە جلی کوردیە هەیە ئێمە ئاشتبوونەوەیەکمان لەگەڵ گەنجا دروست کرد کە جیلێک بەڕاستی فەرامۆشی کردبوو بەڵام خۆشبەختانە ئێمە بووینە هۆکارێک کە ڕاستیەکەی جلی کوردی بگەڕێتەوە ناو گەنجەکانمان. دەستان خۆش بێ سروە بەخچە پێیانتان چییە لەم فستیڤاڵە؟ پامی ئێمە هەمووشا کارمان بۆ ژنان کردووە کارمان بۆ ئابووری سەربەخۆی ژنان کردووە کارمان بۆ فەرهەنگسازی کردووە ناو کۆمەڵگەیە بۆ دایکان پێیانمان ئەوەیە کە جارێکی تر هەموو ئەو ژنانە کۆ بکەینەوانێک کە پەیامی جیاوازیان هەیە بازارێکمان هەیە کە پێکاتووە لە هەموو جۆرە براندێک و کارە دەستێکان و پرۆژانەی کە ڕۆژانێک گاتۆتە ناو بەرنامەی بنەوشە پرۆژێ بچووک بوون دواتر گەورە بوون و بوونەتە براندێک ئەمە جێ دڵخۆشە بۆ ئێمە و لە هەمان کاتا چەندی بیتێکی جیاوازمان هەیە لە هەموو کایەکانە نمونی ژنانی سەرکەوتومان هێناوەتە ناو ستۆدیۆ لێرە و داوای لێبوردن هەموو ژنانەکەین چونکە ژنانێکی زۆرمان هەیە بەڵام ئێمە توانیمان هەر ئەمەنە کۆ بکەینەوە لە ناو ستۆدیۆ بنەوشەیە پێیانمانەوەیە کە هەر یەکەیان پەیامی جیاواز لە بوارەکەی خۆیان لە کارەکەی خۆیان لەوێەوە پیشانی خەڵک بات. دەستان خۆش بێ سروە بەیانی ئەگەر کەسێک بێ بەشدار بێ نەک وەکو میوان ئینی بەشدار بێ سبەی ئەتوانێت بەشدار بێ کە ڕەنگان لە کەس نەیانزانی بێت. زۆر داوای لێبوردن ئەەکەین بەڕاستیمە لەو ڕۆژەوە کە لە کورسات بەڕاستی ڕکلامەکان ئەڕوات ینی پرۆمۆی بەرنامەکە یا فستیڤاڵەکە ئەڕوات زۆربەی کەس پەیوەندی پێوە کردووم کە و تویەتی حەزەکەم بەشدار بم حەزەکەم شوێنێکە بێتەوە ڕاستیەکەی ئێمە لەبەرەوەی کە شوێنەکە دیاری کراوە مێزی دیاریکراومانە بێت نامانێ ببێتە قەرەباڵەخیەکی لە ڕادە بەدەر خەڵکی مەسا خەڵکیش تۆزێ ناخۆشە ئەگەر بێن و ئیزعاج بێت و فەوزابێ ئێمە توانیمانە 50 مێز دابین بکەین 50 مێزەکەش هەمووی براندی جیاوازن خواردنی تایە دەستڕەنگینی تایە ئەوانەی کە فریانە کەوتون ئکسسوار بکڕن یان کڵاو بکڕن یان ئەوانە لەوێ فرۆشتنە ئەتوانن بەڵێ ئیتر دوای ئەتوانە خواردنی کوردەواری تایە شیرینی تایە بابەتی زەیت و سابوون و ئەو شتانەی تایە دڵنیاتانەکەنەوەمە خەڵکی زۆر زۆر باش لەگەڵ ڕێزمانە هێنامانەتە ئەوێ بەڵام ئەوانەیشی کە نەهاتوون یا فریانە کەوتون دەلالت بۆی نییە کە ئێمە فەرامۆشمان کردوون لە دەرفەتی ترا بە شێوازێکتر ئێمە بەسەریانەکەینەوە. سروە بیرۆکەکە زۆر گرنگە بەرهەمی ڕێک بەرهەمی بەرنامەکەی هەنی ئەم فستیڤاڵە چەندە گرنگە ینی بەرنامەی لەم شێوەمانە بێ ڕوتی خۆی بدۆزێتەوە بزانێ لە چ بوارێک کارەکەوە بەرهەمەکەی خۆی لێوە دیار بێ لە نێو کۆمەڵگەیە ڕۆژێکی گرنگی شاکەس بێشتی مارسە بیکا بە دیاری بۆ خانمان. دەست خۆش بێ بۆ پرسیارە ڕاستیەکەی لە کۆبوونەوەیە کابووین کە وتم پێشنیاری ئەوەم کردوتم باشە بۆچی نەیکەین بە فستیڤاڵ ئێمە 12 ساڵە ینی تەمەنێکە ڕاستەکەی کە کارەکەین ئێمە لە بواری ژنانە ینی خۆتەزانی ئێمە بەرپرسیارەتیەکی گەورەمان هەڵگرتووە لە کۆمەڵگەیە
بەڵام کەوتم بۆ فستیڤال ئێمە ئەتوانین کە هەروە باخچەگیانیش ئاماژەی پێە ئێمە زۆر هانی ژنانمانیا بۆ دەستڕەنگینی ئێمە گفتوگوی کۆمنیکیشنێکمان هەبوو لەگەڵ میوانەکانە لە ناو ستۆدیۆیە دایکمان هۆشیار ئەکردەوە خێزانمان یعنی زیاتر پێ ئەگەیان بۆ ئەو بابەت و کێشانە کێتە بەردەمیان سرە ڕای ئەوە وتم باشە بۆ کۆی نەکەینەوەکو فستیڤالێک کە کەمتر کراوە لە کوردستانە ئیتر ئەوە بوو بەڕاستیمە ماندوونە ناسانە کارمان کردووە کاگڕێبند ڕاستیەکەی کە خۆ دەزانی مخریجی بەرنامەکەمانە کاگ ئاری زۆر هاوکارمان بوون وە کاگ ڕاستانیش کە زانم بەرپرسی نیوزە بەڵام هەموو کاتێک و قەڵایە بەڕاستی لە پشتمانەوە بوون ئێستا کە ئێمە لێرە دانیشتوین ئەوان خەریکی ئەو کارانن جێبەجێ ئەەکەن بەڵام فستیڤالەکە ڕاستی کەسایەتی زۆر باشمان کۆ کردووەتەوە لە هوەری تایە ڕاگەاندن کاری تایە کەسانێکی تایە کە بە جلوبەرگی فەرمیەوە کە ژنان لە پلە و پۆستێکی ئەسکەریان ڕائیدی تایە مقدەمی تایە ئەوانە پەرستار و نێرسی ئەوەی تایە بە جلوبەرگی خۆیانەوە کە ژنانیش لە هەموو پلە و پۆستێکە لە هەموو کارێکە لەوانە توانیویانە ڕۆجوانەکەی خۆیان پیشان بن کە بتوان وەکو وڵاتەکانی تر یعنی کاری خۆیان بکەن ینی ئێمەژەوە تا ژنی کوردمان هەیە ئاواهی ڕاستە باخچە بنوشتە ساڵانێک کە دەستی کرد بەکارکردن لەم بوارە بیری لەوە کردووە بێتە براندێک بۆ بەرنمەیەکی خانمانی کوردی بە تایبەت سەرەتا بنەوشە بەجێ ڕەسانی کوردیەوانێکە وەکو دوو پێشکەشکار دەستمان پێکردەوە یەکێک بووە لە خاڵە گرنگەکان کە لە ناو کۆمەلگای زۆڕەنگیایەوە دوجار ئێمە چەند بەرنمەیەکمان هەبوو لە ناو ستۆدیۆ ساڵانێکی زۆر میوان هاتۆتە لامان کە براندەکانمان ناسانوە کێشە کۆمەڵایەتەکانمان باس کردووە ژنانی سەرکەوتومان سەر کردوێتەوە دوجار ئێمەش چوونەتە لای خەڵک بۆ ناو گوند و شار و لادیەکان کە بەبێ جیاوازی توانیمانە بچینە هەموو ئەو شوێنانی کە ژنی سەرکەوتوو بەتوانێتە 12 ساڵ کارکردن بۆ ژنان وای کرد کام ڕۆژە دروست بێت کە جێ دڵخۆشیە بۆ ئێمە توانیمانە شتێک بکەین لە کۆمەڵگە کە جێ دەستمان دیار بێ ئەوەش فیلباکی خەڵکە کە ئێماچینە هەر شوێنێک خۆشببختین بەوەی کە پێمانەڵێن زۆر خۆشحاڵین کە لە نزیکەوە بنەوشە هاتۆ بۆ لامان بنەوشە بەرنمەیەکی جیاوازە بۆ ئێمە بنەوشەوە توانیمانە ئێمە سەیریکەین بەرنمەکانتان ناپەڕێنین دڵخۆشین بەوە زۆر کات پیاوەکانیش ئەمە جێ دڵخۆشیە بۆ ئێمە کە پیاوەکانیش بینەری بەرنمەی ئێمە نەڵێن جلە کوردەکانتان وای کردووە لە ماڵی ئێمە ژنەکەم هەرچی لەبەرەکەڵێن ئەو جلە کوردیانە جوانە ئەوەمان بۆ بنەکەواتە توانیمانە کاریگەریەکمان هەبێ لە ناو کۆمەڵگەیە ئەگەر لە ڕووی جلوبەرگمانەوە بێ ئەگەر لە ڕووی قسەکردن و ئەداکردنمانەوە بێ ئەگەر لە ڕووی پێشکەشکردنی بەرنمەکە و تەوەری ناو بەرنمەکەەوە بێ کەواتە توانیمانە شتێکمان کرد بێ کە ئەمە بۆ ئێمە جێی دڵخۆشیە ئەگەر خاڵێکی بچووکیشمان لە ماڵەکان ئەدانابێت دەستان خۆش بێ سروە چیتان پێڵێن لە دەرەوە کاسنە دەرەوە ئەجا با پرسیاری بکەم خۆتان لە دەرەوە مرتاحترینیان لە ستۆدیۆ ڕاستیەکەی هەردووکی قورسی خۆی هەیە ناتوانین چکێمە بە 3 سەعات لایڤمان هەبووە بە هەفتەی 2 سەعات لە ناو شاشەیە بووین و کێششمان نەبوو شت هاتوتە پێشەوە ڕاستیەکەی دەریشەوە بە پێی ئەوەی کە ئێمە هەموو وەرزەکان لە دەرەوەین ڕاستیەکەی تۆزێک کێشەی خۆمان بۆچی هەیە گینا ئێمە 3:30 بەیانی هەستاین ڕۆشتین بۆ بەرنامە ینی هەموو خەڵک لە خەوی شیرینایە ئێمە هەستاین ڕۆشتوین شەو درەنگ هاتوینەتەوە لەبەرەوەی کە ناوچەکانی کوردستان تۆ بتەوێ ماتریاڵێکی باشت دەست بکەوێت کەمتر بینراو بێت چکە زۆربەی ئەتوانین بڵێن لایەنێکی خۆش و ناخۆشی هەیە کە هەندێک لە ڕاگەیاندنەکان خەڵک دەستی پێناگاتۆ پیشانی ڕاستە بەڵام هەندێک ئێستا پێمان خۆشە یعنی دووبارە بوونەوە یا تەقلیدکردن شتێکی باشە ئەگەر پۆزیتیڤ ینی ئێستا وامان کردووە کە زۆربەی بێژەرەکان جلی کوردی لەبەرەگەن زۆربەیە چێتە ناو لادێکانەوە ئەوانە بەڵام ئەوەی ئێمە ڕاستیەکەی کە قورسی باس لە قورسی بکەین تۆزێکە ها هەردووکمان دایکین بێگومان خێزانەکانمان زۆر هاوکاریمانەکەم بەڵام قورسی خۆشی هەیە سروە خاڵێکت باس کرد پێم خۆشە هەردووکتانەگەر وەڵامی بنەوە پێشەوە ئێستا زۆر لە پێشکەشکارەکانی تر بەرنامەکانی تر بەجلی کوردی و ئەسنە لادەکان بەڵام بەڕاستی کە دەبینی بەداخەوە نەگەوەی زانیاری و پێبا وا خۆی دەرەخا وەکو ئەوەی هیچ شتێکی لەم لادەیە نەبینی بێ هیچ زانیارێکی لەسەر و لادەیە نەبینی بێت تەنها هەوڵەیە یعنی بابەتێک بدۆزێتەوە بێتە بابەتی سوۆسیال میدیا ئەگەرچی گاڵتەکردن بووە بە کەسێکی بەتەمەنی لادێکە ئەها نقطەیەکی ئەوێ بدۆزێتەوە گەر نبینین زۆرێک لە پێشکەشارەکان تەنانەت نازانن ناوی لادێکە چییە هیچ زانیارییان نیە لەسەری بەس ئەوەی کە لێوەدا دەبینین بستنا لادەیەک جێگەیەک شوێنێک
هەستەکەی ئێوەش بە دیوێکی تر شارەزای ئەو بوارن ڕاستە ئەگەر کارێکی دەستی بێ ئێوە بەشێکی لێزانن خاوەنکارەکە بەشێکی گەورەتری لێزانێ قسەم لەسەر ئەوە بۆ بکەن زۆر چۆن خۆتان ئاماداکەن کە دەستنە شوێنێک ڕاستەکەی ئێمە کە ینی ئێمە لە کەس زیاتر نین کە ژنێک ڕاستە لە لادەیە کە ئەژی بەڕاستی من دەستی ماچەکەم ینی ئەڵێم ئێوە بەڕاستی ژنی تێکۆشەرن کە ئەچینە لایەنەوە پێیان سەیرێ ئێمە زۆر خاکین لەگەڵیانە ئەچین نانەکەین لەگەڵیانە چین تەنوریان لەگەڵا گەرمەکەین نەچین مەڕووماڵات شیردۆشی نازانمون هەمانانێکە خۆت باست کرد بەداخەوە ئەوەی پێشتر کە باست کرد لە سوۆسیال میدیا و لە هەندێک لە ڕاگەاندنەکانی تر زۆر بەداخەوەم کە بۆ لایکێک بۆ کۆمنت نووسینێ بۆ ڤیوەکی زیاتر ئەچن خەڵکانێکی سادە لە ناو گوندەکانە ئەشکێننەوە بە پرسیاری لەگەڵ ڕێزما هیچ هینی سەر شاشە نیە بابەتێکی زۆر نابەجێیە کە ئەچن ئەیکەن ئێمە جیازین کە ئەڵێن کورسات و بنەوشە نەک بڵێن بەرنامەی بنەوشە کورسات قورسایی خۆی هەیە شخصیاتێکی خۆی هەیە کە ئەچیتە هەر شوێنێ ئێستا ژمارەیەکەکە هەر کورساتە ینی کە ئێمە ئەڵێ کورسات و بەرنامەی بنەوشە ناڵێن نەوتنیان نییە زۆر جوان پێشوازیشمان لێ ئەەکەن بەڕاستیەکەی باخچە قسەی تۆچێ لەسەرەوە هەرەوە سەروت یانێک پێشکەشکارێ دەچێتە لادەیەک وی ئەوە مانگایە وی ئەوە مەڕە چۆن ئەدۆشتێ باسی گامێشەکەم کە باشەکە ئێمە کارمان بۆ فەرهەنگسازی کردووە هەر لە بیدایەتی بەرنامەی بنەوشە و سەرەتای بەرنامەی بنەوشە ئێمە ئەو کارەمان کردووە ئێمە کارمان بۆ لایک و کۆمنت و بۆ ڤیو نەکردووە ئێمە بینەرێکی تایبەتی خۆمان هەیە کە بەردەوام بینەری بەرنامەکەمان و دڵخۆشن بەوەی کە مناڵەکەی دابنیشێ کەسێکی بەتەمەن دابنیشێ سەیری کورسات بکە و سەیری بەرنامەکانی کورسات بکە ئەمە بۆ ئێمە دڵخۆشیە کە ئێمە لەژێر لۆگۆی کورساتە کاچینە هەر شوێنێک ڕێزێکی تایبەتمان لێ ئەگیرێت ئێمە کار بۆ واکەین کە خەڵکان ئاشنا بکەینەوە بەو کللتورە جوانەی کە لە کۆنا هەبوو ئەمە هەموو ڕۆڵێن وڵاتین هیچ تێکنامۆ نییە بۆمان ئێمە کاچینە گوندێکەوانێ ئاژەڵەکانە بینین بۆ نمونە کە سرۆ باسی گامێشەکەی کردچین بۆ بەرنمەیەک بەڕاستی گامێش ئاژەڵێکی زۆر گەورەیە کە لە پێشەوە نەمان بینی کە ڕۆشتینە بەردەمی یعنی زۆر ترسناک و وەزعکە بەڵام خۆشمان ڕاهێنا و چوونە لای و کارەکەی خۆشمان زۆر بە جوانی کرد بەبێ ئەوەی کە شتێک بکەین ببینە جەیەکی سەرنجی ناشرین بۆ خەڵک ئێمە کارەکەین بۆی کە خەڵک هۆشیارکەینەوە خەڵک ئاشناکەینەوە بە بەرهەمە خۆماڵیەکانمان خەڵک ئاشناکەینەوە بۆ کللتورە جوانەی کە لە کۆنەوە لە کوردەواریە هەبووە بۆ کارێک بکەین کە ڕوە ناشرینەکان جیاوازی لە کارکردنا نییە ژنێکی لادێ خانمێک لە لادێک لە شارێک کارێکەکە ئێمەش کارەکەی خانمێکی لادێ باوەڕەکەی بە تەمەنێکی کەمەوە یعنی ئەم بابەتانەی کە جوانکاری و ئەو شتانەیە کە ئێستا بەداخەوە زۆر بەرفراوان بووە لە ناو گەنجەکانمانە ئێمە دژایەتی هیچ ناکەین بەڵام شتێک لە ڕادە بەدەر مۆبایلەکەی تیاکرا بەڕاستیەکەی شتێکە دوورە لە کۆمەلگە و ئەو دابوونەریتەکە هەمانە باوەڕەکەی ژنانی لادێ و ژنانی گوند کە ئەگەر سریانەکەی لە ڕووی پێست و لە ڕووی جوانیان و لە ڕووی دەستڕەنگینیانەوە ئەتوانم بڵێم ئەوان شاجوانن ئەوان یەکەمی ئەم وڵاتەن کە منداڵی باش ڕۆشتینەتە ناو ڕەشماڵەوە لە شوێنێکە شەبەکەی یعنی مۆبایلیش نەبووە ڕاستەکەی ڕۆشینەتە ژوورە ئەوە نە بە جوانی مناڵەکانی گۆڕیوە سوتفە ئێمە ڕۆشین چکە بێ خۆت بڕێ بۆ شوێنانە ناتوانین تەنسیق بکەین ئەوەنە جوان بوون ئەوەنە پاک و تەمیز بوون ئەوەنە ڕێک و پێک بوون بە ئاوی هین وەکو ساردکەرەوە بەکاریانە هێنا پەنیر و شتیانر لە ناو هینی مەڕ و ئەوانە دروست کرده بوو ئەوەنە پاک و تەمیز بوو دڵە نە ئەهاو سەیری بکەیت دەی لەگەڵ ڕێزما مەسەلەن ئێستا شتەکان وانێ ڕاستە ئێرە کێشەی خۆی هەیە بەڵام کە ئەڵێن تۆ خۆت کچێکی شاری منە و جیازە ناکەم بەڵام ئەڵێن خۆت زیاتر و بەرزتر بەوانەزانی بەڵام خۆزگە بچووناتە ناو ژیانی ئەوانەوە کە چەند سادەن چەند جوانن چەند بە ئەدەبن چەند بە جوانی قسە ئەکەن ینی ئەوە من بەڕاستی مەسەر سامم پێیان دەستان خۆش بێ دوایین قسە پەیامێک گەر بۆ خانمان سبێنێشتی مارسە و خانمانەتوانن بێن لە فیستیڤالەکەیەوە بەشدار بن پێم خۆشە خۆتان بەڵێ لێرە بە خانمانی خۆشەویست سەڵێن کە ڕۆژی 8 مارسان لێ پیرۆز بێ
بەیانی هەشتی مارسا ئێمە لە کاتژمێر 11 بەیانیەوە لە هۆتێل هایکرێز لە پێشوازی ئێوە بین بازارێکی زۆر جوانمان هەیە بە براندە جیاوازەکانەوەێ بە کارە دەستێ جیاوازەکانەوانێ بە خانمانی ڕەسەنی کوردەواریەوانێ ئەتوانن بێن هەتا کاتژمێر 6 ئێوارە چاوەڕوانی ئێواکەین ئەتوانن سەردانمان بکەن گوێ لە میوزیک و گۆرانی بگرن جلی کوردی ڕەسەن ببینن بازارێکی جوان بکەن و ئێمەش لە نزیکەوە ببینین. باخچەگا هەموو زانیارەکانی بەخشی بەڵام منش هەر لێرەوە دەستخۆشی لە تاک بە تاکی ئەو ستافە جواناکەم کە بەڕاستی لەگەڵمانە هیلاک بوون چونکە ئامادەکردنی فستیڤال یان ڕاستە ئامادەکاریەکانی هینی خۆمانە بەڵام ستافێکی باش و تۆکمەت لە پشتەوە نەبێدەم کارە ناکرێت ئەوە بە دڵنیاییەوە کارمەندە ماندوونە ناسەکانی کورسات بووە و هەروایە کە بەشەکەی خۆمان باسمان کرد کە زۆر زۆر هاوکارمن دەستیان خۆش بێ سبێنێ چاوەڕێتانەکەین ئێمە پێشوازیتان لێ ئەەکەین ئەگەریش نەتانتوانی بێن بۆ هایکرێسیان ئەوە بە شێوەیەکی لای بەتوانن لە ماڵەوە بیبین و چێژی لێوەربگرن لەبەرەوەی کە بەڕاستیمە هیلاک بووین هیلاکێکەمان هیوادارین کە نەتیجەیەکی باشی لێ ببینین بێگومان نەتیجەی ئەبێ سرۆ باخچە هاوڕیان یازی زۆر زۆر بەخێر بێن دەستان خۆش بێ ماندوو نەبن شانازی بەکارەکانتانەوەکەین بە هیوای بەو شێوازە بەو ڕێتمە بەردەوام بن دەستان خۆش بێ خۆشحاڵ بووم زۆر بەخێر بێن.